گیانە لا پرخەی خاوی خاومە پێ بنێوە بە هەردوو چاومە پێ بنێوە بە هەردوو چاومە نەڵێی برژان تیژەوە کچقڵ ئاچەقێتە پێی ناسکتر لە گوڵ من بەو برژە پرخەی خاوی خاومە پێ بنێوابان کاتێ باسی هوەری گۆرانی لە کوردستانی باشوورەکەی مامۆستایەکی لە پایەبەرزەکانی موزیکی کوردی بووە. بەرنامەمان کرد بۆ ماملێ لە کورسات 400 کەس هاو دەنگیمان تاقی کردەوە وەختی خۆی بەرنامە بۆ کاکەریم کرد 2 کەس هاو بەراشی مێ خۆتازی ئەلانمان کرد چون گۆرانی بێژەکانی خۆمانمانێنە گۆرانەکانی وتو بۆ چکە لەو دەنگە نییە بیڵێت. یەکێ لە سیفەتە جوانەکانی ئەوە بوو کە ئاوازانەر بوو ئاوازی دانا و ئەو دوو ئاوازەی کە جۆمان لێگرت لە ئاسێکی جوانە بوو بە تایبەتی شەو کە مەقامی کوردی هێنا بوو کە مەقامێکە کەمتر ئاوازی لەسەر کرا بوو لەو سەردەمانە. قەت نەدەی ئازاری جانی مەست و بێدارانی شەو خۆت نەخەیتە بەر شەپۆلی ئەشکی بێ پایانی شەو ئەی کچی خواوەندی جوانی و هەی چرای دیوانی شەو خۆ بپارێزە لە ئاهی دڵبریندارانی شەو نەک خوا ناکەردە گیرابێ دوعای ناڵانی شەو. قەت نەدەی ئازاری جانی مەست و بێدارانی شەو سواڵێکی 2016 تەلەفۆنیان بۆ ئێمە کرد مامۆستا کەریم کابان حالاکە نەخۆشخانەی فێرکاریەوە بۆ بەشەکەی ئێمە ئێمەش ئامادەسازیمان بۆ کرد بە هەموو شێوازێک ژوورمان بۆ ئامادە کرد جێگەمان بۆ ئامادە کرد هەرمەدەکەمان ئاگادار کردوانێ تا نەخۆشەکە وەرگین نەخۆشە گەشتە قاوە شۆڕمان گرت و سمانە بۆ جێگای خۆی. بەڕاستی ئەو دەنگێکی تایبەت بەخۆی هەبوو زۆر دەنگێکی میهرەبان سادە پاک لە کارەکانی هەموو دیومانە هەر لە سەرەتاوە تا ئەم ئەواخرە زۆربەی بە ئیتمینان و بەڕاحەتی کارە هونەریەکانی تەواو کردووە یعنی هیچ زەختێک هیچ غەڵەتێک چ لە شارەکانیە کە باشترین شاری هەڵبژاردووە چه کلاسیک بێت وە چه ئەو شارانێک کە بۆیان داناوە و هەروەها ئەدای گۆرانیەکە. ئەداکردن لای کەریم کابان ئەدایەکی زۆر جوانی هەبوو زۆر دەنگی پاک بوو ینی جۆم لێ نەبووە نەشاس بکە من لە کاتی ئەو چەند ساڵی لەگەڵمانە بوو و چەندین گۆرانیشمان بۆ تۆمار کردووە کوتی مۆسیقای سلەیمانی
لە هەموو کوردستانی گەورەیە ئەگەر مۆسیقا و دەنگ و لار هەمیە ئاوا ئەگەر لە دەشتێکە ئاوا ئەم هەموو دەنگانە دانی ئینسانەکان دانی کاکەریم باڵایەکی بەرزی هەیە لە ناو هەمیانە دیارە چۆنەڵی محەممەد عارف زەزراوی زەخرەفەیەکی بادینانە چۆنەڵی حەسەن زیرەک کۆڵەکەیکی گەورەی سۆرانە چۆنەڵی لە گۆرانی شارستانی و گۆرانی شار و تایبەتمەندی دەنگی و پاوەری دەنگی کاکەریم و جۆری دەنگجەکەی ینی سۆزەکەی ئەوێ سۆزێکی تایبەتی ئێمانە هەر هەمووی پێکەوە کاکەریم گۆرانی بێژێکی باڵا بەرزی دەنگ ناسراوی بە سۆزی ئیتر فڕبوون و بەرامی مێخەک و سمڵ و ئیتر ئۆنیە بۆنی خاک و هەموو شتەکان لە دەنگی کاکەریمە هەیە. شارەکانی زۆربەی خەڵک لەبەر یەکتیاک و ئەیزانن ئەمە یەکێ دوو هەمیش گۆرانیەکانی مەجموعەیەکی خۆی دایناوە مەجموعەیەکیش بۆیان داناوە هەروەها تەبەن فۆلکلۆریشی هەیە یعنی چەپکە گۆڵێکە لە هەموو ئەمانە. هەندێک کاریگەری زۆر هەیە کارەکات سەر داخی هونەرمەند یەکێک لەو کاریگەریانە لە پێش هەموو شتێکە ئەو خاکی کە تیا گەورە بووە لە مناڵیەوە ئەو جەوەی تیا پەروەردە بووە ئەوان لە جەوی عایلیکی دینیا گەورە بوون و باوکی مەول خوێند بووە ئاوازەکانی لە جوچکا ماوەتەوە بوو توێ لەگەڵ یا حتا ئاوازەکانیش کە خۆی داناوە ڕنگانەوەیکی تیا هەستپێکی کە لەو جۆرە بابەتانەیە. ساڵی 1920 لە گەڕی شەخان لە سلێمانی لەدایک بووە باپیرم یەکێک بۆ لە دەنگخۆشەکانی ئەو سەردەمەی سلێمانی ڕاستە گۆرانی نەوتە بەڵام ئەو زیاتر با بڵێن پەیوەست بۆ بە سروتە ئاینەکانەوە یەکێک بە لە مەولی خوێنە ناسراوەکانی شاری سلێمانی بە قسەی هەندێک لە دۆست و خزمان ئەوانەی کە بڵێن لەو سەردەمە بیریانە باپیرم ئامادەی ئەو مەراسیمی مەولوانە بووە تویان ئەگەر مەولویەک جەلال کابانی تیانە بێ ئەو شەوق و زەوقەی نابێ مەولوەکە. تا شەشی سەرەتایی بە دڵنیایەوە خوێندووە بەنیاز بۆ لە هێنی بڵێن بێ بە مامۆستا لە خوێندنی ئەوەی معلمینی ڕیفی هەبووە لە بەغا بچێتە ئەوێ لەوێ بخوێنێت و بێ بە مامۆستا حەزی لەوە بووە بەڵام ئەوەی بۆ نەلواوە لەوەیە ئیتر کە بیری لێکردوێتەوە لە جاتی ئەوەی کە بڵێن خوێندنە تاوکات چۆتە دەورەیەکی پۆلیسیەوە پۆلیسی لاسلکی. من لە دەورە بووم لە دەورەی لاسلکی بووم لاسلکی شۆرتا ئەو جمعانیژە چوون بۆ ئیزاعە لە ئیزاعی بەغا مباشر گۆرانی مەوت. عمری کورتی دلاریم بو فجم بساری را بردو عمری کورتی دلاریم بو لپراتو لا ناچاوتو یکر با دنیا آرزو. ئەمڕۆ ڕۆژی شەمەیە کە کاتە 2016 کاتمە بۆ دەوام سێنم کرد بەیانەکەی بینیم بەگشتی بای تەندروستی زۆر جێگیر نییە زۆر جێگیرڵێن 100% بەڵام ئەوەیە ناوبەناو باشە بێ و هەندێک جاریش ڕۆزی تێکەچێتەوەشی لە ئێمەیە بێت لەتوانێت ئێمەیە بێت بۆ پەڕی فەخر و شانازیەوە بۆ مامۆسای ئەنجامەین. بەیانێکی زوو لەوەی کە بەیانی بۆ تازە لە خەو هەستا و خەواڵ و بۆ ئەوانە دیارە نەیتوانێت کۆنتترۆلی خۆی بکە کەوتبوو کە کەوتبوو حەوزی شکا بوو. ساڵی 1970 لە شۆڕشی ئەیلولە هەمومان پێشمەرگە بووین تیپێکمان دروست کرده بوو لەوێ ناوی تیپی مۆسیقای شۆڕشمان لێنا ساڵ و نیوە تقریبەن چوومە دەرەوە بۆ پێشمەرگایەتی پێشمەرگە بووم. ساڵی 74 کە پەیوەندی بە شۆڕشەواکات و ئەبێ بە جاریشکە ئەبێتەوە بە بێتەل لاسلشی لە ناوپردانەوەوانە لەوێ تیپی مۆسیقای شۆڕش دامەزرێن پەیوەندی بە تیپی مۆسیقای شۆڕشەواکە.
ئیتر باسی کرد کە دوو گۆرانی هەیە حەزەکە تۆماریکا لەگەڵ ئێمە وتمان گۆرانیەکان کە جۆمان لێگرت ئاوازەکانی زۆر جوان بوو وتمان چێ دایناوەم ئاوازانە وتی خۆم دامناوە کە جۆمان لێگر بەڕاستی وەکو ئاواز زۆر جوان بوو بەڵام تەمان ئەمە ڕێخستنی موزیکیەوێ و دابشکردنی مۆسیقیەوێ و بیخیتە قاڵبێکی تۆمارکردنەوە کە ئیتر هوەری بێ ئەو حاڵەتانە دوو گۆرانی پێبوویان یاران وەسێتم ئەوی کەشیان شەو سوڵتە من ئەو چەند ڕۆژە لێ ئیجازە بووم چوون بۆ جێکی تر لە وەختا کاکەریم هاتوو بۆ لەگەڵ برادەرانە و برای ئەزیزم هونەرمەند خالی سەرکار ئەو دوو گۆرانی بۆ ئامادە کردبوو و لەوێ تۆماریان کردبوو کە هاتیشمەوە گوێمنەکە شتێکی جوان بەڕاستی بردمان بۆ ئێزگەلەوە بڵاو ئەکرایەوە کە بڵاو بووە سەدایەکی جوانی لە ناو پێشمەرگە و لە ناو خەڵکی و لە شاخ و لە ناو شارەکانە سەدایەکی زۆر جوانی هەبوو دوو گۆرانیە. لە 1970 کە ئەچێتە دەرەوە و پەیوەندی بە شۆڕشەواکە کە دێتەوە هەم لە پۆلیسی لایەبن هەم نەقلەکەنە مەدەنی و نەفیشیەکەن نزیکەی 11 ساڵ بە ژیانی نەفی و دەربەدەریەوە بردبێتێ سەر. هەزەکەم کوردستان سەرکەوێ یعنی ملەتی کورد وەکو هەموو میلەتانی عالم کیانێکیان هەبێ. تخواليرا من كوجا هاي غريب بتاوانم تخواليرا من كوجا هاي غريب بتاوانم أريجانا توغولي هاي وەختی خۆی لە سنۆ فستیڤاڵی بەکو خوان ئەڵێن فستیڤالێک بووکە لە گۆرانی میلەتان هاکرد میلەتانی ئێرانەکە لە سنەکرا خەڵک زۆر تینووی هونەرمەندی ئەمدی و بۆ ڕاستی لەوانە هونەرمەند کەریم کابان وکەوە بەسەردەست پێشوازی دێکرا بە خۆشەویستی چەپکە گوڵی پێشکەشەکرا یعنی یەکێک هەر بە کاسێتی بێ و لە ڕێیەک دووسێشن گۆرانیی تەلەڤیزیۆنیەوە بێ و خەڵکەکە هەمووی دانیشە بە یەکەوە هەمیان گۆرانی یاراوەسێتم بڵێن و بە مناڵ و گەورە و بە تەمەن و هەر هەمیان بەیەکەوە خەنەبەندان بڵێن و هەمیان بەیەکەوە جارە چۆڵ و سێبەربووی و ئەوان بڵێن کاتە ئەو کەسانە ئەو گۆرانی میلۆدی وشتە زۆر ناجیحە ئەوەیە دەنگ ئەوەیە ئاواز میلەتەکە ئەوەیە بۆیە لەبەریەکەن و هەمیان ئایان و تۆ لە ئەوڵەکەیە. دو ساڵ دوای ئەو فستیواڵی سنە لە سەردەشت داوتمان کرد لەگەڵ لێژنەیەکی سلێمانی و مامەستا ئەنوەرەوانە هاتن بۆ سەردەشت هەر ئەو دەمیش لە سنوورەکەەوە خەڵک بە پێشوازیەوە هێنایان و بە پێشوازیشەوە گەڕاندیانەوە تا سنووری قەڵاتزێ جا یەکێ لە بیرۆوەریەکانی شەر ئەوە بوو کە مامەسەکەریم لەو بەرنامەش نەخۆش بوو بە نەخۆشی هات بۆ سەردەشت. کەریم لە خوارێکی دەنگم زۆر هیلاکە ناتوان گۆرانی بڵێم وتم دەبڕۆ سەر دوو کەلیمە قسەیان بۆ بە قەیناکە ئەمە تومەس وردەودای ئاپراخەکە بێچێتەوە. بەڵام خەڵکەکە ئەوەندە ئیسراریان کرد و داوایان کردو تا ئەو من لە بەرنامە پێشکەشکار بووم تاوەی کە من داوام لێ کرد و هەر ئەو مەقامێک کە لە زۆر کەس وایە من ئیتر کەوا مەیلی پەری ناکەم لە زۆر کەس وایە من ئیتر کەوا مەیلی پەری ناکەم درۆیە تاکو من ماوم. مقام بێژێکی باشیش بووە ڕەنگە ئێستا خەڵک نەزانێ ئایا کەریم کابان مەقامی وتووە بەڵێ مەقامەکانی
کوردی و مخامە کوردیەکانی وتۆتەوە زۆر بە جوانیش ئەدای کردووە زۆر بە جوانی ئەدای ئەو مەقامانەی کردووە حەزەکەی جۆی بۆ بگری. سیانزەی مانگە ئێتێککە من ڕۆشتمەوانەیە وەزی تاو تاوانێت توان بڵم ئەنکۆنشیەس بوو تقریبانی ئاگای لە خۆی نەمابوو. ئای بەخێر بێت سەرچاو یاخوا بەخێر بێن. زۆر بەتەنگ خەڵکەوە بۆ کاکەریم جانان سارەشی نەبوو بە پێ سەدان جار بینیومە و هەموو خەڵکی شایەتە بە گەرما و سەرما بینیومە بە چەترێکەوە یا بە کراسە شینەکەیەوەی کە لە خەیاڵمایە بە پێ ڕێ بە توی مەلیک و وەڕزگاری و خوارەوە زۆر جار بینیوە بە پێ ڕێ بۆ تەعازی خەڵک سەری ڕێزی بۆ دانێنم بۆ ئەو تربێتی کە بە خەوی کردین فێری ڕازگۆیی کردین فێری کردین کە چۆن کوردستانمان خۆش بێ چۆن خیانەت نەکەین لە ژیانمانە لە ئیشمانە. هەستم کرد کە دەنگم خۆشە وتم با خەڵکی سوودم لێ ببینێ ئەم دەنگەی من بە هەروە بە زایع نەچێ بە زایع نەچێ بۆ ئەوەی خزمەتی هونەری کوردیش بکەم دەستم کرد بە کاری هونەری. استفادەمان لە شخصێتی باوکمان کردووە پیاوێ بۆ خۆشەویست بۆ لە ناو خەڵقا بەدەر لە هونەرەکەشی کەسێ بۆ ڕێزی هەموو کەسێکی گرتو خەڵق حرمەتیان گرتو ڕێزیان گرتووە دیارەت دوایی شوونەرەکەی دەوری زۆر هەبوو لەو مەسەلەیە ئێمە هەوڵمان ناو بۆ هەوڵمان زۆر بەمان هەوڵمان ناوەکو باوکمان بین لەو هەم کچەکانیش و کوڕەکانیش لە هونەریشا حەزمان کردووە ینی ئاواتمان بۆ ئومێدمان بووە بە شتێکی ئەو بگەین بەڵام ئەوە بەڕاستی ئەوە ئاواتوە ینی پێم وانێ بۆمان بەدی هاتووە یا بتوانین بەدی بێنێ. سێ خەڵق زۆر زۆر تەسیری تێکردوین ئێمە چکە زۆر قسەیان لەسەر باوکم ئەنووسی لە فەیسبوک و ئەمانە بڵایان ئەکردەوە بۆ زۆر زۆر بێتاقە دەبووین بەڕاستی. بازە شتێکیش هەبوو کە ناویان لێ ئەناوەکو ئەم سیارەکان کەریم کابان و ئەمانیان پێوت کە ئەمان بیست ئێمە زۆر بێ بەتاقە دەبووین زۆر زۆر یعنی بەڕاستی. خوشکەکانم داوایان کردوتیان ئەگەر باوکمان ئەمری خوای کرد بە کەس ناڵین شەوێکی درەنگە چین ئەینێژین و هەر بۆ ئەوەی ناڕزایی بەرامبەرەوە بەڵام توانەوە ناکرێت چکە خەڵک بەڕاستی بەهی خۆی زانێ مڵکی ئێمە نییە لەوانەیە کەمێکی ئێستا مڵکی ئێمە بێ بەشی زۆری هەر مڵکی خەڵقە لەبەرەوە زەحمەتە ینی ئەوەندە عەزەتی دابووین. بەڕاستی مامۆستا کەریم کابان زۆر لای من تایبەتە هەموو جارێک لەگەڵ هاوڕێکانمە من جیاواز لەوان من گوێم لە کەریم کابانە کرد ئەوان هەمویان سەرقاڵی گوێگرتن بوون لە هونەرمەندە گەنجە لاوەکان بەس بەڵام من گوێم لە کەریم کابانە گرت. مامۆستا کەریم کابان بەڕاستی لای من زۆر زۆر تایبەت و زۆر ئازیزە هەر بۆیە هاوڕەکانم کەمیان زانی ناوی کابان یان کەریم کابان دواتر بەسەر منا بڕا بۆیە زۆربەیان تا نەوتایە دانا کەریم نیانە ناسیمەوە. مامۆستا کەریم کابان گۆرانیبێژکی زۆر باشە لەلام و زۆر کات گوێ لە گۆرانەکانی ئەگرم و ئەگەر لە سلێمانیش نەبم وا هەست دەکەم هەر لە سلێمانی. مامۆستا کەریم کابان کەسایەتێکی پیرۆزی هەبوو زۆر خۆشەویست بوو لە ناو خەڵکی سلێمانیە کەسایەتێکی نیشتیمان پەروەر بوو هونەرمەندێکی بەتوانا بوو ینی من لە کاتێکا ئیسراحە دەکەم کەوا گوێم لە گۆرانیەکانی بێ حەزم لە هەموو گۆرانیەکانی هەیە. من خۆم هەل لە مناڵیەوە بڕوا بکەن لە تەمەنی 12 ساڵیەوە حەزم بە حەز و ئارەزوم هەبووە لە دەنگی مامۆستا کەریم کابان بە تایبەتی کە تەلەڤیزیۆن شان یا یەکسەر دانیشتم بە دیارەوە هەتا تەواو بوو.
کەمێنە ئێرە من خۆم موچکێ بەلەشما هات زۆرم پێ ناخۆش بوو حەزم ناکرد هەرگیز زاوەرگیز مامۆستا بۆ شێوازە ببینم حەزمەکە دایمە لە تەندروستی باشە بیبینم چون خۆمیشکم لەو کەسانی هەر لە مناڵی مەوانێ زۆر ئەنی سەرسان بووم بە دەنگە خۆشەکەی مامۆستا کەریم کابان مامۆستا کارکابانی برای جانت لاکەی ناشادم هەرێ ئەم جانت لاکەی ناشادم ئەرێ دۆستی دوور وڵات گیانەکەوتۆ تا یادم. پێشەوەی باوکم نەخۆشکەی بە فترێکی زۆر کەم 1 هەفتە بوو تقریبن بەڕێز کاکسەردار بەرنمەیەکی جوانی دانابوو کە هەموو هونەرمەندەکانی هاوڕێ و برادری خۆی هاتن باوکمیان گوڵباران کرد لە ماڵەوە زۆر زۆر شتێکی خۆش بوو. وامان هەستەکرد خۆمان ئەمە هەوە هەستمانە کرد کە باوکم ئەوە ئەخیت جارێتی خوا حافیز بوونیە کات. ئیمکان نییە کەریم کابانمان لەبیر بچێتەوە ئیمکان نییە ئەو ئاوازانەیمان لەبیر بچێتەوە ئیمکان نییە ئەو کۆمەڵە گۆرانی هەرچەنە بە ژمارە کەمە بەڵام هەر یەکەیان قووەتێکی هوەری خۆی هەیە لە بیرمان بچێتەوە. لە کووردا یەک نالیمانەیە یەک شرکۆبێ کەسمانەیە کاکەریمانەیە یەک میرزادەمانەیە یەک ئەنۆ قەرەداخیمانەیە یەک عەبدوڵڵا جەمالمانی وانە هەموو یەکێکن بەخوا بڕۆن هەموو شوێنەکانی بۆش دەرەچێت. بەرەبەیانی چواردەی یەک سعات 5:35 دقیقە بوو تەلەفۆنیان بۆ من کرد کەوتیان ئەمری خۆی کردە. باوکم هەموو سەرۆت و سامانەکەی ئەم تەزبیحانە و ئەو بۆین باخانە و لەگەڵ گۆرانەکانێتی لەگەڵ خۆشەویستی خەڵکیش ئەو خەڵکانی کە باوکمیان خۆشێ. تۆ کچێکی بەهاری بووی منیش کوڕی گەڵا ڕێزە تۆ کچێکی بەهاری بووی منیش کوڕی گەڵا ڕێزان دە پێم بڵێ چۆن گوڵ ئەبێ بە هاودەمی وەرزی خەزان دە پێم بڵێ چۆن گوڵ ئەبێ بە هاودەمی وەرزی خەزان